أمنا مارا محمدة لبداية لقبام وبريا كم لكان اسمها شكليا لبام تقريبا الساعة 2000 دست بوي شكليا لبداية وأمن اللي قالوا تفهم تقولنا لا يشينا سبب برما بيدا قبيت حكومة مشجري ما بكاتن استشازن برما بيجي قصتي قبيت حكومة مشجري ما بكاتن زي ما لبوداني كهرباء ما لبود ترتيب كاتن أو شتار ما لبوداني تند تاني عبتا بيزن فري إيش بيكي برا مكاني ما إيش يرت كربلش بدال بيما بكريد ندكي جهاز ما هي موستاي شارزة ما هي هر شك ما بي بكريد يمكن لقياسا لا شيء لا وشي وداري خما هي لانك فرشة تختيا كلبو تاوي أوي هولي دينيري وكو سليماني تاوي كردستان سليماني دوكا كركوكا لو مشاركان دينيري لو يشاني بابا أو بابا تاوي ما هي أما هم بابتي شيشتك أي لا بابتك كانت كي معملش كي دو بابتي يا بابتك كاني ما هم بابتك دوز يعني لا اجتماعي لا أنشي جوري قد كي فرشق يا سادة كان اشتيو تختية أو شتاني أو كالبري نامال إن أدواتي نان أم يدرز إيه أو شتاني دوز لقمة زمني رئيسي أو شتاني ما هي لبو قياسي باليتو أو شتاني طبقة والشركة أو شتاني تبيتن دار أو شتاني درس كي أو شتاني إيه دبري پیشم باز داره باز امروز جگه مدل ایتینه پیش استرابا وقتی خواهم دار ماینه نقشه اشتش زوانتره مناقصی پیدا کنه اشتش برای خوی دارو القديم ولا أنا قال زماني خويا القديم وهاتي استرجع زي السما اشتشي يعني فنية أم كسكينات لأن داي بتسمر على كتير قرديته داري خرديتن داري خلبو دينغو اشتكان بكادين لو كل بلكاني داري درسك مالو ديتن درسك ديتن داري داي وش عندك اشتي داي بيتر بيتن داي يعني كلبو قوسك أي سري داي بيتر بي أمو دارك نابي داي دارك أي جري نبيته يعني كل داي كين بتسمر على اشتي قرديته علي كم دينية كان زاداري خرما لوديت لا ما تقيسر لا تسوما لا سيدا كانوا لا ما تقان دار ما لوديتن كم زاداري خرديتن لبود كلب لك دينجو تاني اشتكاين دبرين مر علي دوم داري درسك ما لوديتن اجل لا ما تقيسر يعني تركيا بايران بداري تركيا ايران درسك وشكا او بابا سري بكاردني تورني دكاين فارتكاين داري خلق اوش دكاين فارتا دبري دكاينو افري دكاينو سيفاي لدرين ليش لدرين وسط دبريته بتسمر عليه تقرديته لا دار كيناوي أو اللي مثلا فايبر لنا بكاردين طبقة يعني لنا بكاردين حتى تسمر عليه تقرديته راني بازار والله استاذ تزود زاب بار راندك مثلا لولا بغداد لو نزاف كربلاء باري راندك مثلا للسيطرة لو أنا مشكلة يعني الزور نان مشترك أما بس قبل كتير إيش قريش تمام كان يعني أشياء كان تاني لو بغداد بنيرين يعني هاد اسمها بقوتر ديفيد أقدر حكومة مش قري ما قاسي من وقت خاون كارجا أصدق أم كل بيز بيجي لهرشينك كبوي برامينا خو زيادة كين برا بيشك خمام ده بوي هاورده مثلا كم كين برامينا خما زيادة به من نوم عارف عبد الرحمن الصناعي الشمالي ما والله تقريبا 20 سنة ليرة ما والله إيش كم إشي أشياء يابانية بالنسبة حدادي إقامة كان
بیکاشۆ، کامریە، یارسە، کڕۆلەیە. وەڵا ئەشیاکان عەرەبانەیە هی پشتەوە دواوە درایم شەفتە قولاغە ئەنواع قولاغمان هەیە تەکەری پێشۆمان هەیە ئاوێنەیە قاعدەی فیوزە لای ئەوەیە چامەڵغا بۆنیتمان هەیە ئەنواعمان هەیە ئەوەی پێویستە هەیتم لەوە ڕۆژانە. درایم شەفت شکست دەینی زۆر تەبلەیە دەبلە ئەوانەیە هەموو تێک دەچی زوو بوشەکانە بە ئەنواع بوشی وەڵات سەباب جادە و ڕێگەوبانە و ئەشەلەن دەبی بڕێگەوەبی هەندێک ئەشیاکە بەخۆی خراپە مەسەڵەن ئەشیای سینی دێ ئەشیای سینی بەکە لەک نایە ئێستا مەکەونەکەی زیاتر پارە دەکات لەوەی لە سینیەکەی مستعمەلە ئەوە دووەم جارە دەبەستین ئەوە بە مقاومەتر لە سینیەکەی سینەکەی دێنی بە هەموو نوعەش دێنن سینی هەیە زۆر باشە و گرانە یەکی دێنی ئەرزان دێنی دەرێ سینیە وە زانیارە ئەویش سینیە کاکە ئەوە نوعی کوالیتی باشترە بە گرانتر دەکڕین کابەدرێ سینیە سینیە نازانێ ئەوە زیاتر لێ ئەوە بووینە مەوادی ئەوەلیان تێکردیان شتە چێوە لە بوشەکان ئەوەیە مەسەلەکەیمە بە عامیش فیتۆن بە عام دەستێ لە چاو شاران زۆر باشین جادۆبانمان زۆر باشە بەس ئەوانەی دەرێ مەسەلەن مەتیقانی لای دەرە بەرە خراپە نەخۆ ناو داخلی عام تەقسیری نییە وڵات جادەمان باشە عیبی نییە بەخۆی دەبلەکە سینیە لێ یەکسەر تەقی یعنی بەشی سێ جات چازاری ناکە لە تاسەیدی دەبی ئاگادار بی ئاگاداری خۆت بی ئێستا مەسبەت ئەم دەستمە دووبەی ئەشیای سینی لێوێ دێنم لە یابانی ئێرە باشترە چکە لەوێ دەرێ کوالێتیانە فەحس دەکەن ئەو زە وەردەگرن ئەوە شتمینە ئەو لە دووبەی دێنم ئاربیایە لە یابانیش باشترە ئەوەش سینیە بە سینی نەوعی باشە دێتەوێن دەرێ کوالێتی فەحسی دەکەن فەحسی نەکەن ئەگەر فەحسیان کرد دەرنەچی نالبێتن ئەو بیزادەی بگەڕێتەوە ئەو شارەی هینایەتی بەس لێرەوە نییە پێویستە بە حدودەکان ینی کوالێت بێت دانێن وەچ پێشی داخیل بی نەک وەچی داخیل بوو ینی کوالێتێکی دانێن لەسەری بزانن ئەوە شتە نەزاحەتی هەیە مەتانەی هەیە مەسەن بوشەکە مەتانەی هەیە نییە بە دەرنافسیەوە لێوکە لێ دەردێ وەرە کەونەم هەیە بوشی کەونەم هەیە ئەوە لێ بکەت دەرنایە هیچی لێ نایە کەونەیە عەلەم 20 ساریش کردیە لە سیارەی قەدیم ئەوەیە کوالێتەکە بی بوشەکەی فەحسکە ڕۆتەکەی فەحسکە ئەوە نەجەحەت دەدەین یەک جار بیگەڕێنەوە جارشکە یەکەشکە نانی خراپ هەرچی تازیرەکانی مێ دەستە سیندەرێ کاکە چیانی خراپە لۆم بکە زەمی کورد زیاتر بستە پێش لەگە حکوومەتی هاوڵاتی کوڕ تەمان پێویستە دەنگ بدە دەبی دەنگ بداتن دەنگ دەدەێت چێ لۆی کابراایشکە بێتن هەنەبیەوە بزانە ئێستا چێ مەکەلکمان دێڕۆ دەستم دەجی دەبێی دەدەم چونکو ئەوڕۆ سمێنێ ئیسیفادەکە ئەوانە یەک دەستن یعنی ئەوە نییە پاچە بن پارتی یەک دەستە یەک ئەوەش ینی یەک مەبدا یەک ئیش دەکە مادیش دەبی لەوەی ئەمە نابی هەر ملی حکوومەتی بگرین دەبی لە خۆمان پێدابین ئەگەم باش نەبم حکوومەتیش باش نابی بەدەستە چەپرە لێ نادرێ ئەمەش ئەگەر دەعم کەم سمێنێت بەسەر تشتە شێوە بکەم زیارەش لە بەغدای بینەوەکانە حکوومەتیش لای من دەبی ئەوەش لای من دەبی بەس من ئەگەر هەر دژی حکوومەتی ڕاوەستەم حکوومەتەوە حکوومەت چ بکە خۆ پێڕانە کاکە ئەو قەیرانە بەرێ و نێرێ قەیرانە چەند سارە موچەمان نەبوو ئەوە تازەوە دوو مانگە درێن دەبی هەموو یەک دەنگ بن مەسەلەن کوتلەکی کوردی بەرامبەر کوتلەکی عەرەبی دەبی یەک دەنگ و یەک ئەوە بین
ئەوە ئیسیفادە دەکە بەس من ئەو برادرە دەنجینەدا چۆ دەرێ ئەوێ دەنجینەدا چۆ دەری دەکا فەشەلماینە بەنسبەت هەمووان دەنگ بدەین بدەین یەک ئەوەی دەبزانە چ کادیرەکمان هەیە دەوێت لۆ بەغدایە بڕۆ ئەوان دەبی دەنجام دەینێ هەتا سبەینی ئەوانش لەوە قسەمان لۆ بکەن ئەوان وەچی نوێنەرە چیمەنە ئەوانەی دەنجامە دەدەینی ئەوان دەستنە بەغدای نوێنەرن بەچی ئەوانەی ئێستاوا خۆیان انتخاب کردیا دەنجان دێنێ با بچن ئیشمان لۆ بکەن بەس نەک بچن لەوێندەری ئەوانیش چیان پێ نەکنێ داوای لە وڵات دەم هەموو کەس ئەوە نەکە لە مارە دانیشی وەڵە ئەم تەوقیع دەکەم ئەو بەتەڵ دەکەم نابێت تەمەشای ئەوڕۆ بکە دەبێت تەمەشای سبەینی بکە بە پێش دەکەوین دەبی دەنگ بدەین